باشە دوای ئەوەی سندیکای ڕۆژنامەنووسان و یەکێتی ڕۆژنامەنووسان یەکیان گرتەوە و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دروست بوو بەڕێستان بوونە نەقیبی ڕۆژنامەنووسان باشە دەمەوێت ئەوە بپرسم لەو کاتەی کە بەڕێستان ئەو پۆستەتان هەبوو ڕۆژنامەنووسان تا چەند بە مافەکانیان گەیشتن تا چەند هاوکار بوو بۆ ئەوی بە مافەکانیان بگەن مەسەلەی مافی ڕۆژنامەنووسان شتێکی دوولایانەیە یەک کە پەیوەندی بە ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی کاری ڕۆژنامە هەیە دوو مەسەلەی بژێوی ژیان کە دەبێت تەبێ ڕۆژنامەنووسیش بەشەرەوە وەنیە پێویستی بە بژێو هەیە و بە ڕاتب هەیە و بە ئەرس هەیە و بە شتانی کە پێویستە ژیان چۆنە دەربارەی خەڕی یەکەم لەگەڵ ئەو برادرانەی کە کاریان لەگە دەکردم ئێمە 4 قەومیەت و 12 حیزب بووین هەمومان ینی ئەوەی کە دەواقعی کوردستان هەمومان کۆبووینەوە بەرام ڕۆژ لەگە ڕۆژان نە فەرهاد خۆی بە پارتی زانیوە نە مستەفا ساڵحکەریم خۆی بە یەکێتی زانیوە نە زیرەک کەماڵ خۆی بە شیوعی زانیوە نە یۆنان هۆزای خۆی بە ئاشووری زانیوە نەخێر هەمومان خۆمان بە ماڵی ڕۆژنامەنووسان دەزانی یعنی حەقەتەنیشمان بۆ دەکردن لە سەرەتاوە ئیشم بۆ مەسەلەیەک کرد لەگە برادران ئەویش ئەوەیە کە بتوانین ڕۆژنامەنووسانیش وەکو هەموو توێژەکانی کە ئەرزیان بۆ دابین بکەین سەردانێکی بەڕێز ئەو وەختە دکتۆر ڕژنووری شاوێسم کرد بۆ مەسەلەی ئەرز و ئەو شتانە وەجبەی یەکەم 200 قیتعی داینە هاتین لە سندیکا لیژنەیەکی پسپۆرمان دروست کرد لە برادران بە خاڵ چۆن مستاخە چەند ساڵی خزمەت هەیە کاری ڕۆژنامەنووسی بەڵام دەبایە لە ڕۆژنامەیەک کار بکە ناونیشانێکی کاری ڕۆژنامەنووسی هەبی بەردەوامیش لە کاری ڕۆژنامەنووسی تەڵەبات زۆر بوو داواکاری ئەو 200مان ئەوەی کرد یعنی وەکو دابەش کرد نوێنەری بەلەدەی هات و بەرامبەر تەلەڤیزیۆنەوەکان هەر کەس سەنەدی خۆی وەرگرت زانیم خەڵکانی کە بێ بەشە ئەو جارە چما لای کاگنێ چیروان بارزانانی ئەو وەختاوە بوو وتی باشە بە دوو وەجبان 400 کەشم لێ وەرگرت ئەو بۆ 600 قیتع مجموعی کەورمان گرم بۆ ڕۆژنامەنووسان هەتا من لە سندیکا بووم هە بۆ 800 قیتع بەڵام توشتم کرد یەک نابی نە نەقیب و نە ئەنجومەنی سندیکا بەشدار بن لە وەرگرتنی ئەوانە یعنی ئەمە وەکو دەردەبیتەوە گەورەتر بین یعنی حەقی ڕۆژنامەنووسێکی ئەتیادی نەخۆین ئەو بڕیارەماندا نەوەر بە هیچمان وەرمان نەکرد 116 ڕۆژنامەنووس زەماوە لە سلێمانی وەکو تازە باسم کرد چوومە لای دکتۆر بارام وەکو دەڕێ بۆ پەری جوامێریە و وعدی پێدام ئەویشمان جێبەجێ کرد ئەین دەتوانم بڕێم لەگەر هەمووی دهۆک و هەولێر و سلێمانی 1000 پارچە زەوی بۆ ڕۆژنامەنووسان وڵی ڕۆژنامەنووسە بۆ فرۆشتوێتی لە وەجبەی یەکەم بە 56 دەفتەر تەسەوڕکەن هەیە ژنی پێهینە هەیە تۆمبیلی پێکردی هەیە خانووی پێکرد ئەوە کار سودیانەی وەرگرتووە بێ گومان